یەکیش بابەتت هەرە گرنگ و فۆکەس و تەرکیزی ئەم سەرکەین ئەوە ڕێژای کەسکاتیە و چێکردنا باخچە و پارکە و چاندنان دارا و زیدەکردنا ڕێژای کەسکاتیە. سنتەرێ قەزا شێخان ئەگەرم بەهەسکەین 6 باخچەمێتێن لەگەڵ پارکەکە مەزن ڕوبەرێڤان پارکە و باخچە بگشتی بتریا 9000 مترن دووجانە لەگەڵندێ شۆستێن جادێن سەرەکیژی بدارە تادینە چاندن و تێتە حسابکردن وەکو ڕێژەیەکە کەسکاتیە هەروسا ساڵانە وەکو نەریتەکە سنتەرێ قەزا شێخان وەکو تەواو یان تەمامی دەڤەرێندیان کوردستانی چاندنە نەمامە ساڵانە وەکو هەوەکەم دەست پێ بکەین تا ساڵەدا بتریا 5000 نەمامیل سنتەرێ قەزا شێخان هاتنە چاندن الوەرزێ بەهار المەها ئادارێ تایبەتی بۆنێت ئادارێ و هەڵکەفتێن نیشتیمانیەن کوردستانی هەروسا ساڵانە ئەم هەوڵ دەنگ و باخچەیەن و بێنەچێکردن یاژی پارکن و بێنەچێکردن بۆ بێنڤەدانا خەڵکێ و زیدەکردنا ڕێژای کەسکاتێ هەمژی وەکو جیهەک بۆ بێنڤەدانا خەڵکێک و خەڵکێمە تێدا چی خێزان چی زارۆک و گەنج و پیر و کاڵ هەموو بشنە نافان باخچەدا بێنڤەدانەکێ مفایەکی شوێ کەسکاتێ ببینن و ئۆکسیجینەکیانژی هەوایەکی پاقش هەلمژن